چەند ڕۆژێکە لە پارێزگاکانی هەرێم قەیرانێکی قۆڵی غازی ماڵان سەری هەڵداوە و کێشەی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە. لە هەندێک شوێن نرخی یەک بتڵ غاز لە 20,000 دینار نزیک بۆتەوە. علی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا ئاشکرای کرد لە 140 پشکەکانی کۆمپانیای سوورگاز ئەو کۆمپانیایی کە تەندەرەکەی بۆ دەرچووە مڵکی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانیە. ئەو کۆمپانیا عەقدەکەی بۆ دەرچووە بهینە هەر لە 140 هی ئیدارەی گشتی یەکێتیە هەر لە 140ەکەی. بەڵام بە دڵنیاییەوە گەرم نەقلە نەدرا بە کۆمپانیایەک ئەم کۆمپانیا و کۆمپانیاکەی پێش و بەردەوام بووایە. مەسەلەن وەکو 10 ڕۆژ پێش ئێستا 20 ڕۆژ پێش ئێستا چی قسەیان نەکرێم هێزەیە چوو ناوێ بۆیە بە دڵنیاییەوە بەخوا ئەمە نەشەڕی پارتیە و نەشەڕی خزمەتی سلێمانیە و نەشەڕ شەڕی ئەو شتانی یعنی با خەڵک بەلا ڕێیانە بڕێن. هەروەها کۆمپانیای گۆڵدن جاگوار ئەو کۆمپانیایی کە پێشتر گرێبەستی گواستنەوەی غازی ماڵانی بۆ هەموو هەرێمی کوردستان هەبوو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دروستبوونی قەیرانی غاز هیچ پەیوەندێکی باوانەوە نییە، بەڵکو کۆمپانیای تازا کەرەستەی پێویستی بۆ گواستنەوەی غاز و جێبەجێکردنی کارەکانی نییە و نرخی غازیشی گران کردووە. ئەم قەیرانە کە دروست بووە بەهۆی ئەوە دروست بۆ زیاتر کۆمپانیا وەک سونرخانش ئاماژەی پێ کۆمپانیای تازە کەرەسەی پێویستی نەبووە کەرەسەی پێویستی نەبووە بۆی کە بتوانێت ئیشەکە ئەنجام بداوە خاڵێکی تریش سعری بەرز لێەوە خۆی دانەغاز سعرەکەی دیاری کردەوە 346 دلار مە سعری حکومیە کۆمپانیای تازە بە 346 دلارکە وەری گرتووە یعنی جگەل لە مەسروفات و 17 دلاری وەزارەتیش ئەچێتە سەری يعني أما هەموو ئەوانە چێتە سەری ئەو مەجبوریشە بە 346 دلار دابینیکە بۆ حکومەت هێرەمی کوردستان بۆ معاملەکان لەبەرەوە کێشەکە دروست بووە جینا هیچ پەیوەندی بە ئێمە نەبووە. لە بەرامبەردا ڕێباز سدیق بەرپرس لە کۆمپانیای سوورگاز لە پەیوەندێکی تەلەفۆنیدا تایبەت بە پەیام قسەی بەڕێوەبەری کۆمپانیای گۆڵدن جاگواری بە پروپاگەندە ناوبردو وتی لە ئێستادا پرۆسەکە بێکێشە بەڕێوە دەچێت و قەیرانی غاز و کارەکەی و ڕێگریانە بوو کە لە کۆمپانیاکەیان دەکرا نەکەمی کەرەستەی گواستنەوەی غاز. هەروەها دڵنیایی لەوەشدا بە هیچ شێوەیەک نرخی غاز گران نابێت. هاوکات ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی حکوومەت هێرێم ڕایگەیاند بە بڕیاری سەرۆکی حکوومەت پۆلیسی نەوت و گاز ڕاست پێدراوە بۆ پاراستنی گەڵگەی غاز لە کەرمیان و کارمەندانی کۆمپانیای گواستنەوەی غازی شلو سەرپێچیکارانیش ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە و دەدرێنە دادگا. ئەو دام و دەستگانی کە پەیوەنددارن بە ئەرکی خۆیان هەستن بە تایبەتی پۆلیسی نەوت لەسەر فەرمانی جەنابیان ڕاست پێدرا بۆ ئەوەی هەم کێڵگەکە وەکو پێویست بپارێزن هەمیش هاتوچۆی کۆمپانیەکە و گواستنەوەی غازیشە. بە تاکید ڕوبەڕۆی یاسایان دەکەینەوە و هەر کەسێک تەجاوزش بکات لەسەر یاسا و تەجاوز بکات لەسەر ئەو خەڵکەی کە ئیش دەکات لەو شوێنە بە ڕوبەڕۆی یاسا دەکرێتەوە و دەدرێتە دادگا. هەتا ئێستا ناخە. دووسینگەی مەحموود سەنگاویش لە ڕاگەیەندراوێکدا ڕەتی کردەوە ناوبراو دەستی لە تەقەکردن لە تەنکەرەکان هەبێت و ڕایگەیاند ئەوە تەنها ڕێگریەک بووە کە لەلایەن خەڵکی ناوچەکەەوە دژ بە قۆڕخکاری کۆمپانیایەکی سەربالایەنێکی سیاسی دیاریکراو لە بەرگی حکوومەت داکراوە. بە پێوتەندەری کە بۆ کۆمپانیای سوورگاز دەرچووە نرخی یەک تەن غاز بە 346 دلار دەبێت لە کاتێکدا لە ساڵی 2019 کۆمپانیای جاگوار تەنێک غازی بە 330 دلار وەرگرت بوو. بەمەش مەترسیەوە هەیە ئەم بڕە زیادەیی کە ئاخراوتە سەر نرخی غاز لەسەر هاوڵاتیان ساغ بکرێتەوە و نرخی یەک بتڵ غاز لە 7500 دینارەوە بۆ 11000 بەرز بێتەوە کە ئەمەش جارێکی دیکە هاوڵاتیان دەکات بە قوربانی تەماحی کۆمپانیا حزبیەکان و پشکێنەی بەرپرسانی هەرێم. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.